دەنگتان کزە گوێم لێتان نیە زۆر باش. سڵاو بینەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان ئاراستە دەکەم. من هونەر ئەحمەد لە کەرکووکەوە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی دیبێتێکی تایبەت لەسەر کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی لە ناوچەکانی کەرکووک و دەوروبەری. لە پاش ساڵی 2023ەوە کورد نەیتوانیوە بەشی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری لە بەغداد داببڕێت و بیخاتەوە سەر وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەوتەی مامۆستایان ئەمەش کێشە و گرفتی زۆری بۆ دروست کردوون، چونکە خوێندنی کوردی لە ڕووی پرۆگرامەوە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام لە ڕووی مادی و سیستەمی تاقیکردنەوەکانەوە سەر بە بەغدایە. دەوترێت حکوومەتی بەغدا ئامادە نییە وەکو پێویست میلاک بۆ بەشی خوێندنی کوردی دابمەزرێنێت و قوتابخانەکانیش پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. پشت گوێخستنی خوێندنی کوردی لە ناوچەکانی مادەی 140 کاریگەری هەبووە لەسەر ئەوەی بەشێک لە هاونیشتیمانیانی ئەم ناوچانە منداڵەکانیان بخەنە بەر خوێندنی عەرەبی. بەو شێوەیەش جۆرێکی دیکە لە تعریب سەری هەڵداوەتەوە. ئایا کێ بەرپرسە لە پشت گوێخستنی خوێندنی کوردی لەم ناوچانە؟ بۆچی حکوومەتی عێراق میلاکی پێویست بۆ بەشی خوێندنی کوردی دانامەزرێنێت؟ ئایا ئەو کێشەیە کێشەیەکی سیاسیە یاخود دارایی؟ پێویستە چی بکرێت بۆ دەربازبوونی خوێندنی کوردی لەم کێشە و گرفتانە؟ بۆ قسە و باسکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرانە و کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری میوانداری هەرێک لە بەڕێزان حەسی بە عەبدوڵڵا سەرۆکی لقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان و بەڕێز پەروین فاتیح بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی لە کەرکووک و مامۆستا سەرچڵ شامیل جێگری بەڕێوەبەری قوتابخانەی ئیبن خەلدون لە خوورماتوو لەگەڵماندا دەبێت و جگەلە و سێ میوانش چەند مامۆستا و قوتابێکی دیکەش میوانن لەگەڵماندا کۆمیانتیان دەبێت لەسەر کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی لەم ناوچانە. بە خێراتنی هەمووتانەکەم بەخێر بێنە. خۆ مامۆستا حەسی بامەوێت سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم. ئەو کێشە و گرفتانە کە کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی لە کەرکووک گرنگترینیان چین؟ بەڵێ سوپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە خوێندنی کوردی لە شاری کەرکووک ئەگەر بچینە سەر کێشەکان و سەر کەم و کوڕیەکان بەڕاستی نازانین لەکوێوە دەست پێ بکەین، بەڵام خوێندنی کوردی لە شاری کەرکووک لە ساڵی ئەوەندە زۆرە. بەڵێ لە ساڵی 2023 خوێندنی کوردی لە شاری کەرکووک لەسەر دەستی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا. بۆیە ئێمە ڕووی دەمانەکەینە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ئەو خاوەنداریەتی بکە هەتاکو ئەیگەێنێتە کەنارێکی ئارام هەتا خوێندنی کوردی لە مەترسی و لە گرفتەکانی ڕزگاری ئەبێت. تۆ ئەڵێ و کێشە و گرفتانە زۆرن، ئەگەر باسی چەند کێشە و گرفتێکم بۆ بکەیەوە؟ من با بڵین سەرەکی ترین کێشەیان بۆ ئەمڕۆکە لە موچەیە ئەبینمەوە. موچەی مامۆستایانی هەرێمی کوردستان، موچەی مامۆستایانی کەرکووک کە سەر بە هەرێمی کوردستانن، دیارە موچەکەیان وەکو شارەکانی تری هەرێمی کوردستان. بەڵام بەدەر لە کێشەی موچەکە هەموو کوردستان و کەرکووکشی گرتووەتەوە. ئێستا بە جۆرێک لە جۆرەکان خوێندنی کوردی لە کەرکووک ڕوبەڕووی جۆرێک لە تعریبکردن بووەتەوە. ئەو پاشەکشەکردنی خوێندنی کوردی وای لەوە کردووە خەڵکی مناڵەکانە بنێرە بەر خوێندنی عەرەبی. ئەمە پێتوانێت کێشەیەکی سەرەکیە ئەبێت چارەسەر بکرێت؟ بەڵێ من وەکو ئاماژەم پێکرد کێشەکان ئەوەندە زۆرە نازانین لەکوێوە دەست پێ بکەین. دوایی دێینە سەر باسی موچە کە گەورەترین کێشەیە ئەو بەشێکی هەرە زۆری بەرکەوتووە لەوەی کە خەڵکی مناڵەکەی لە خوێندنی کوردی ڕەنگە دەرکابی با بەرەو خوێندنی عەرەبی. یەکێتر لە کێشەکان کەمی بینایە، کەمی قوتابخانەیە. یەکێکی تر لە کێشەکان ئێستا بۆ نمونە لە کەرکووک چەند بینای پێویستە خوێندنی کوردی؟ لە کەرکووک دیارە بینای پێویستمان نییە. ئێمەش لە ناچاریە هەر قوتابخانەیە کە خۆی دەبێت بە پێی سیستەمی نێودەوڵەتی هەر قوتابخانەیەک یەک دەوامێکی تیا بکرێت لە هەشتی بەیانەوە تاکو 2 پاژ نیوەڕۆ، بەڵام بەداخەوە لای ئێمە قوتابخانەی وامانەیە 4 دەوام تیای ئەخوێندرێ. 3 دەوام هەر زۆر ئاساییە و بە تایبەتی لەم بارودۆخەیە کە ئێستا ماوەی 3-4 ساڵێکە قوتابخانەکانمان ئەوەنە خراپە، ئەوەنە داتەپی و داڕماوە، پێویستیان بە نوێژەنکردنەوە هەیە. هەستاوە حکوومەتی عێراق ئەم قوتابخانانەی بە بیانووی نوێژەنکردنەوە ڕوخانووە و تێکی دا و تا ئێستا دروستی نەکردوونەتەوە. زیاد لە ساڵە بێوانە تقریباً زیاد لە 3 ساڵ قوتابخانەمان هەیە. لە سەرەتای ئەم پرۆسەیەوە دەستی پێ کردو ڕوخانیوەتانێ بۆ نمونە تەوەستەی زێوەر، ناوەندی زێوەرمانەیە لە ڕەحیماوە کە یەکێکە لە
قوتابخانە هەرە دیارەکانی ناوچەی ڕەحیماوە گەڕەکی ڕەحیماوە پێت وایە بۆچی حکوومەتی عێراق و قوتابخانە ڕوخێنێت و بەڵام نۆژەنی ناکاتەوە بە پەلە من ئەمەیانە گەڕێنەوە بۆ هۆکارێکی سیاسی لەبەرەوەتانی قوتابخانە هەیە قوتابخانەی خوێندنی عەربیە ڕوخانیانە بەڵام دەستیان پێ کردێتەوە وا لە تەواوبوونایە هەندێک قوتابخانەی هەر تەواو کراوە ئێستا دەست بە خوێندن کراوەتیایە بەڵام ئەو قوتابخانەیە کە سەر بە خوێندنی کوردیە زۆربەی زۆریان با بڵێن ڕوخانیویانە و دروستیان نەکردوێتەوە بە نیوە ناچڵی بەجێیان هێشتووە ئەمە شوای کردووە زەختێکی زۆر گەڕێمەوەگەنەسەکان خۆش مامۆستا قسەم لەسەرەوە کە ئێستا وەکو داتا چ داتایەکی لەبەردەستایە ژماری مامۆسایانی بەشی خوێندنی کوردی لە کەرکووک چەندە؟ ئێمە ژمارەی مامۆستایانمان 8,000 مامۆستایە 8,000 بڵێ ئەم مامۆستا ئەو ژمارەیە پێویستە؟ بڵێ چون تۆ سەرجەم قوتابخانەکانی سەر بە خوێندنی لەوەی ئەو ژمارەیە ئەتوانێت هەموو قوتابخانەکان ئەو پێداویستیانێک هەیە حەزەکەم یەک شتە پێ بڵێم ستەمی پەروەردە جیاوازە لەگەڵ ستەمی دائیرەکانی تر ڕەنگە دایرەیەک پێویستی بە 20 بۆ 30 مۆزەف بێ بتوانێت تەختەی شوکاری شوێنێ لە شوێنەکان بکە بەڵام لەبەرەوەی پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە یعنی تۆ ئەگە ئەم ساڵ بۆ نمونە لە 6 سەرەتایی ئەم ساڵ 7200 خوێندکار چوو بۆ یەکی متەوەستە یعنی تۆ لێرە خەڵکی تر وەرەگری ساڵانە ئێمە 14,000 بۆ 15,000 خوێندکار وەرەگیرە لە پۆلی یەکی سەرەتایی کەواتە ژمارەی قوتابیان لە کەرکووک چەندە؟ 102,000 خوێندکارمان هەیە بە سەرجەم قۆناغەکان لە قۆناغی بنەڕەتی و زیاتر لە 8,000 مناڵی باخچەی ساوایان لەگەڵەوە شایە 102,000 خوێندکارمان هەیە کە لە سەرجەم دابش بوونەتە سەرجەم قۆناغەکان بنەڕەتی بەڵام زۆر جار ئەوەی کە منەی بیستم لە مامۆستایان گلەیان هەیە لە خوێندنی کوردی لە کەرکووکەوەی دەڵێن کێشەی کەمی میلاکمان هەیە بڵێ من وەکو پێتمۆت پرۆسەی پەروەردە پرۆسێکی بەردەوامە یعنی وەکو ژیان وایە دەبێت بە بەردەوامی میلاکی بۆ دابین باشە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری کردوون ئێمە نای بەڕاشکاوی بەو شێوەیە نییە کە بڵێن وڵی تر حکوومەتی هەرێمی کوردستان دەستی ششت لە کەرکووک و وازی لا مشتەکانیانە نەخێر لە سەرەتای 2023ەوە ئەم خوێندنی کوردی کە ئێستای بینی لەسەر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە یعنی کەواتە دامێکی تەواوی باشە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری کردوون ئەو 8,000 مامۆستایی کە هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دامەزراوە هەمووی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و چێ پێدەدرێ باشە ئێستا خوێندنی کوردی لە ڕووی پرۆگرامەوە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام لە ڕووی دارایی و لە ڕووی دارایی و تاقیکردنەوەکانەوە سەر بە حکوومەتی بەغایە حکوومەتی بەغدا دامەزراندنی کردو بە مامۆستای کورد لەم شارە مەحەزەکەم پێشوە بینە بەرنامەکە یەک دوو دەردەشەکرا لەگەڵ هەندێک برادەر سەبارەت بە دامەزراندن ئێمە دامەزراندن تاکو 2006 زۆر باش بوو ینی بەشی کورد هەبوو لەم شارە بەڵام لە دوای 2006ەوە ینی بووە بە مەسلەی خزمایەتی و حیزبایەتی و ینی کۆمەڵی خەڵک ئەوانەی لە پەرلەمانن ئەوانەی لە شوێنی باڵادەستن لە پرۆسەکان ینی بۆ قۆریخیان کردووە بۆ خۆیان پەرلەمانتاران ئەو کاراکەن وەڵام مەرج نییە هەر پەرلەما هەر کەسێک کە لە سەڵاحێتی لە جەیەکە بێ وەزیرەکان باشە حیزبەکان دەست وەرەدەن لەو دامەزراندانێکە هەیە بۆ نا یعنی ئێمە بە نەیشارینەوە لە خەڵک حیزبیش دەستی هەیە لە هەموو دامەزراندنەکان باشە من ئەگەڕێمەوە سەر پرسیارەکەم دواتر چمە لای مامۆستا سەرچڵ بە کورتی جواب بێتەوە مامۆستا پەروین قسەم لەسەرەوە بکەی حکوومەتی عێراق وەکو پێویست مامۆستاتان بۆ دامەزرێنێ نەخێر وەکو پێویست دانامەزرێنێ لەبەرەوەی پشکی کورد تا ئێستا دانەنراوە بە فەرمی لە ڕێگەی پەیجەکانەوە لە ڕێگەی پەروەردەوە ساڵانە بێت بڵێ مەسل بۆ نمونە بۆ شاری کەرکووک 1000 دەرەجە خوێندنی کوردیست لە ڕووی دارایی و لە ڕووی تاقیکردنەوەکان سەر بە حکوومەتی عێراق ئەوە بۆ ڕوونکەمەوە سیستەمی تاقیکردنەوە سیستەمێکی دووەلیە یعنی تۆ سەر بە عێراقی لەبەرەوەی کە سەر بە عێراقین ئێمە بێ ئەو بڕوانامانەمان کە خوێندکارەکانمان پێیدا دواترێنەوە سەر ئەو قسەی زیاتر لەسەر و بابەتاکەن خۆ تاقیکردنەوەکانش لەسەر لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامەدرێ لەسەر پێوەرە نێو دەوڵەتیەکانە مامۆستا سەرچڵ دێمەوەرای بەڕێزت تۆ لە خوورماتووە هاتووی پێم وابێ کێشە و گرفتەکانی ئێوە زۆر لەوە زیاترە کە مامۆستایان ئێمە ئەگەر بێنە سەر باسی کێشەی دراسی کوردی لە دووس ینی کەرکووک لە ئێمە زۆر باشترە بەڵام ئێمە کێشەمان زۆرە ئێمە بۆ نمونە ینی لەسەر بەغا حتا ئێستا 13 مامۆسای کوردی بۆمان تەعیین کرد لە خوورماتوو تا ئێستا 13 مامۆسای بەڵام ئێمە خۆمان ئێستا لەسەری هەرێم 600 مامۆسامان هەیە
بەڵام ئێمە ئەو 600 مامۆسامان هەیە 100 مامۆسامان لە قومێتی تر تەعین کراوە بۆ لە قومێتی بەڵێ من ئەمێ ئەو پرسیارت لێ بکەم پێش بەرنامەکە پیان ڕاگەاندم کە مامۆستا هەیە لە خوورمات و لە نەتەوەی تورکمان و نەتەوەی عەرەب وانەی کوردی و وانەکانی تر هەڵێتەوە شتی وا هەیە لەوێ ئێمە لە لای ئێمە ئەوان ئەڵێن ئێمە کوردی نازانی تر چۆن وانەوە ئەڵێنەوە نازانن بەڵام تەعین کراوە هەرواماتە لە بەشی خوێندنی کوردی مامۆستا عەرەب و تورکمان تەعین کراون بەڵێ لە بەشی خوێندنی کوردی عەرەب و تورکمان تەعین کراوە تقریبا 100 مامۆسامان تەعین کراوە ئەمە لە کاتێکدا حکوومەتی عێراقیش ئامادە نییە بۆ بەشی کوردی میلاکی هەبێت یەک سیانزە مامۆسای بۆمان تەعین کردووە حتا ئیساکە سیانزە مامۆساکەیش تەعین کرا ئەو 100 مامۆسایەوە ئێمە هەیمانە لە قوتابخانەی عربیەکان دەرسەدا کە ئێمە داوایان لێ ئەەکەین کە ئەو مامۆسا کوردیەکانمان بدەن پێ نایدەن پێمان و کێشەکەش کێشەیەکی دیارەکە مەسەن بەقای بۆی ئێمە تەعین ناکەمانە غێر کێشەکە دیارە کێشەیەکی سیاسیە یعنی کێشی نییە ینی لەلایانی مامۆساوە ئێمە لەلایانی وانەکان مامۆساوە لەلایانی اختصاسەکانەوە مامۆسامان زۆر کەمە ئێمە حتا داوای بۆ کوردستان ئەم حەمکە گرێبەسە کریا بۆ دووس بە زۆر ئەوش لە کەرکووک 20 گرێبەسیاندا پێمان لە کەرکووک دای پێمان ئێستا ڕژیم قوتابیان لە خوورمات و چەند قوتاب 8000 قوتابخانە 8000 تەلەبەمان هەیە ئێمە 8000 تەلەبەمان هەیە 8000 تەلەبەمان هەیە تقريبا 3990 طلبة ابتدائي مانية 4090 طلبة هینمانەیە متوسط ثانویمانەیە باشە کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی لە خوورمات و گەشتووەتەوە ئاستی بڵێ ئێستا خوێندنی کوردی لە پاشەکشەیە هەیە چونکە دەوتێت خەڵکەیە لەو شارە و تەنانەت لە کەرکووکیش مناڵەکەی لە خوێندنی کوردیەوە با خاتە بەر خوێندنی عەرەبی هەیمانە بڵێ هەیمانە لەبەر ئەوە ئێمە چەنەها داوا لە حکوومەتەکەین لە حکوومەتی هەرێمەکەین داواکەین بۆ ئەوەی ئەگەر تەعینمانیش بۆ ناکەن بەڵام گرێبەسمان بۆ بکەن گرێبەسەکەمانیش بۆ ناکەن تەنها 20 گرێبەسیان بۆمان کردەوە هەمان جۆرە لەو 20 گرێبەستە نەفس غەڵەتیان ئیعادەوە کردە لە قومیەتی تری هاوردیانە عینەن دایان باشەوە چی ئەوەکە وەزارەتی پەروەردە طبعا وەزارەتی پەروەردە نازانێت کە وەزارەتی پەروەردە تو قایمەیە کە ئەڕاتە بەردەستی ئەو چیان ئەوانەی کە نەتەوەی دیکە بۆ بەشی خوێندنی کوردیدا ئەمەزرێنن طبعا ئەگەر غێر بەشی خوێندنی سیاستمەکانی دووز ئەو ئەم جەماعەتی ئەو بەشی خوێندنی کوردی ئەیان نووسە وانە ئەوان شخصن ئەمریکانیان بۆ دەرەکەن خۆوانە لەورە نازانن لە وەزارەت بزان ئەمە تورکمانیان عەرەبەیان کوردە ئەو 20 گرێبەسیدا لە گوێرەی اختصاسەکەدایە پێمان بۆ شاری دووزی خوورماتی دایە پێمان باش ئەگەڕێمەوە لای ئەو میوانانەی کە هاتوون چەند مامۆستایەکمان لەگەڵایە لە داقووقەوە هاتوون ئەگەر قسەمان بۆ بکەن لەسەر کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی لەو ناوچانە لە چی ئاستێکایە و پێش ماوەیەک بەر لە ئێستا هاوکارمان هێمندەلۆ پاکێجێکی لەسەرەوە ئامادە کردبوو کە قوتابخانەیەک خەریک بۆ ئەڕووخا مامۆستایان شوێنێکی دیکەیان کردبوو بە ئیجار لەسەر ئەرکی خۆیان ئێستا ڕۆژی خوێندن لەوێت چۆنە؟ زۆر سپاسانەکەم بە خێراتنی مامۆستا بەڕێزەکانەکەم نەبوونی هەماهەنگیەک هەیە لە نێوان خوێندنی کوردی و قوتابخانەکان خاستن داخۆق بەڕاستی من دووچاری و کێشەیە بوومەوە پاربرێن ئەو بیناکەم ڕووخا یان ترسی داڕوخانی لەسەر بوو لەبەرەوە قوتابخانەکەمان چۆر کرد بە فەرمانێکی پەروەردەی کەرکووک قوتابخانەکەمان چۆر کرد چونە دوو خانووی کریا کرێ خانۆکان لە ئەستۆی خوێندکارەکان بوو قوتابیەکان و تەنانەت بەو شێوەیە ئێستاش بەو شێوەیە بڵێ تەنانەت پەروەردەی کەرکووک کری خانۆکانشی نەداوە کرێکە لەسەر خوێندکارەکان بوو تا ئێستاش ئەو کێشەیە چارەسەر نەکراوە ئێوە بە بەشی خوێندنی کوردیتان وت ئەو ئاگادارە زۆر سوپانی مامۆستا پەروین شەکەن خۆی هات سەردانمانشی کرد و بینی بە ئاگادار مۆزوعەکەیە و تا ئێستاش ئەو کێشەیە چارەسەر نەکراوە و داواکارین لە پەروەردەی کەرکووک و کێشەیەمەوە چارەسەر بە مامۆستا حەسیبە قسەم لەسەرەوە بۆ بکە ئەو کێشانە هەیە لە داقووق وەکو ئەوەی پێشترێمەش پاکێجمان لەسەر کردبوو لەوێ قوتابخانە بە کریای گیرێ و قوتابیان پارەکەی دەن و ئێوە ئاگاداری و دۆخە بوون و دواترتانەوێت چی بکەن لەو ناوچانە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان بەڵێ ببوورە ئەم پرسیارە حەزەکەم سپەروین جوابی بداتەوە لەبەرەوەی ئەم وەک یەکەی سەرپەرشتیاری چووەتە شوێنی قوتابخانەکە و سەردانی کردووە گەر وەڵامی بێتەوە بەو کێشەیە دوای ئەوەی کە بڵین لە کاتی
شەڕی داعشە ئەو کێشەیە دروست بوو بەهۆی ئەو تۆپ باران و بەڵام تا ئێستاش فەوزایە بڵێ من بۆ خۆم سەردانیانم کردەوە وەکو پێویستیش کتابەکەیانم گەیانوەتە شوێنی خۆیان بەڵام ئیتر حەزەکەم شتێک هەیە خۆ بە خۆتان ئەزانن حکوومەتی هەرێم لە 2014ەوە قەیرانی دارایی هەیە بە هیچ شێوەیە هەر شتێک بەرز دەکرێتەوە بۆ وەزارەتی تەربیە نەک بڵێم وەڵامیش نادرێتەوە نووسراوەکانمان وەکو پێویست یعنی هەموو شتەکان وەستاوە هەرچیە گەڵێڵێ بەس ناوی پارەمێنە ئەوە بۆ خۆی پارەیە کاکە ینی من ناتوانم وەکو مامۆستای خۆم موچەکەم وەرناگرم کری خانۆکە ئەبێ کێبیدا کە سوکاری تەلەڤایدا بەڵام گەیانومانتە شوێنی خۆ من بۆ خۆم شخصی خۆم سەردانی مدیری قەزای داقوقم کردووە کە دکتۆر ئەمیر و لە نزیکیشەوە راپۆرتەکەی خۆمانمان تەسلیم کردووە کە لە ڕێگەی تەرمیەی ئەقالیم و ئەو شتانی خۆیان کە سەر بە بەغایە جارێتر بۆیان دروست بکەنەوە بەڵام تا ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە دەسەڵاتی یەمەنیە بخۆتان مامۆستا حەسیبە تۆ قسەم لەسەرەوە بۆ بکەی ئێستا بەشی خوێندنی کوردی داوایان نەکرد بەشەکەیان لە بەش دەربکرێ خۆت سربەخۆ بێت لێرە بتوان ئیش و کارەکانی خۆیان بکەن ئێوە کوێکێتی مامۆسایان تا چەند توانی وتانە پردێک بنە نێوان وەزارەتی پەروەردە و بەشی خوێندنی کوردی لێرە تاوەکو کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر بکەن. سپاس بۆ ئەم پرسیارە دیارە ئێمە هەمیشە وەکو یەکێتی مامۆسایان بە ستافی بە سەرجەم ئەندامەکانەوە کۆکین لەسەر ئەوەی کە خوێندنی کوردی لە شاری کەرکووک بەڕاستی غەدری لێکراوە زۆڵمێکی زۆری لێکراوە لە بینی دوو وەزارەتایی یعنی ئەبوایە زۆرترین خزمەتی پێبگەیاندرایە ئەبوایە زۆرترین پاداش بکرایە بەڵام لە بینی دوو وەزارەتی پەروەردەی هەرێم و لە بینی وەزارەتی عێراقی فیدراڵە بەڕاستی سەر لێشێوانێکی پێوە دیارە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئێمە منهەجمان لەلایەکە و مامۆستامان باشە کاتێەوە نهاتۆ کورد بڕیاریەوە بدات لێرە خوێندنی کوردی لە بەشی لە حکوومەتی عێراقدا بۆ بڕێت و تاو لێرە سربەخۆ بەڕێوە برێت ئەزانی چۆنە کاگونەر بڵێ ئێمە پێشتر بە هەموو قەناعەتمانەوە قەناعەتمان وا بوو کە بڵێ هەوڵ بدەین بۆی تاقیکردنەوەکان لە بەغا دا ببڕین بیگەڕینەوە سەر هەرێمی کوردستان بۆی کێشەمان حل ببێ بەڵام کێشەیە ئەوەنەی گەڕانەوەی کەرکووک قورس بێت چونکە لە دوای ساڵی 2023 تا ئێستا نەتوانرا ئەو بڕیارە بدرێت ئەمە وردەکاریەکانی ئەگەر بچینە سەر وردەکاریەکانی یعنی قەناعەت بەو کەسە دێنێ کە نەخێر ئەمەی ئەم هەنگاوی کە ئێمە ئەینێ ڕەنگە بە زەرەر بشکێتەوە بۆ سەر دانیشتوانی شاری کەرکووک بۆ نمونە یەکەمیان جارێ ئەگەر لەسەر عێراق بمین و بتوانین ئەم بەشە بە کاملی ببینە سەر عێراق بەڕێوەبەرایەتیەکی گشتی پەروەردە سەر بە مرکز بێ لە ناو کەرکووک بیکەینەوە ئەمە ڕەنگە زۆر سوودمان پێ بگەێنێت سوودەکەی لە چیایە ئەو زەختەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕووی موچەوە لەسەر شانی لا ئەچێ ئەو بارگەرانی حکوومەتی عێراقەوە تا لە خورمات و 13 مامۆسای دامەزراندووە تاوەکو ئێستا تۆ خۆت پێش و دش قسەت لەسەرەوە بۆ کردم کە حکوومەتی عێراق ئامادەنیە مامۆسات بۆ دابمەزرێنێت پێت وا بوو بابەتەکە سیاسیە ئێستا ئەگەر بچێتەوە سەر حکوومەتی عێراق پێت وانە کێشە و گرفتەکان زۆرترە بن گەورەترە بن دەبزانە کاگونەر تەنها کێشەکەمان لە ڕووی موچەکە نیە موچەکە بڵێ ئەگەر ئێمە 13 ساڵە خوێندنی کوردی لەم شارە هەیە 13 ساڵ لە هەموو دنیا شتیوانە بووە 13 ساڵە من منتەسبم لە کەرکووک بە تەنسیب لە کەرکووک داوامەکەم یعنی هەر ساڵی 1000 مامۆستایان بگەڕانایەتەوە یعنی ئیرادەیەک نەبوو نیەتێک نەبوو بۆ ئەوی مامۆستایانی هەرێمی کوردستان بخەنە سەر بەغدا ئەمە لەلایەکی ترەوە ئەگەر ئێمە بێت و خوێندنی کوردی لە حکوومەتی عێراقیشەوەی ناوێت ئەو ئێستا لەم کاتەیە نایەوە بەڵام پێشتر هەنگاوی بۆ بنرایە ئەکرا موافقەش وەرگیرا بۆ 2000 مامۆستا بەڵام ئیتر نیەتەکە نەبوون نەکرا جگە لەمە خاڵێکی تر ئەگەر ئێمە بمانەوێ خوێندنی کوردی بە یەکجاری بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەبینین خوێندکار و قوتابیەکانمان لە سەرجەم کەسی و یەک جامیع و زانکۆمانەیە بە زانکۆی کەرکووکیشەوە بێبەشە بن لەوێ هیچ مناڵێکی کوردی کەرکووک سەر بە خوێندنی کوردی بۆی لە زانکۆی کەرکووک دێنەوە قسە لەسەر و بابەتاکەن کە بۆچی پاش تاواکردنی خوێندنی دواناوەندی قوتابیانی کورد لە زانکۆکانی هەرێمی کوردستان وەرناگیرن و بیرلەوە بکرێتەوە کە زانکۆیەکی کوردی لێرە بکرێتەوە زیاتر لەسەرەوە بە ڕاستکردنەوەیە بۆ ئەمینە ئێمە ئەم ساڵی ڕابردوو جەنابی وەزیری خوێندنی باڵا دکتۆر یوسف گۆران بە سوپاسەوە توانی جێگای خوێندکارانی خوێندنی کوردی کەرکووک بکاتەوە لە هەرێمی کوردستان 1200 خوێندکاری کەرکووک کە وەرگیرە تەنها 20 خوێندکاریان ڕۆشتن لەوێ داوامیان کرد یعنی ناکرێت بۆ خەڵکی کەرکووک ڕەنگە لە ڕووی ئابووریەوە گران بکەوێت لە سەریان لە کاتێکە ئێمە زانکۆی کەرکووکمانەیە زیاتر لەسەر کێشە و گرفتەکان ئەو کێشە و گرفتانەی پاش خوێندنی دواناوەندیەکەن ئەو بەڕێزانە گەر قسە بکەن بەڵێ بە کورتی بتوانن
پامی خۆتان بگەێنن. زۆر سپاسستانەکەم زۆر سپاس میوانێ بە ڕێزەکانەکەم هەر لێرەوەمەوە جژنە پیرۆزەیەک ئاڕاستی سەرجەم پێشمەرکان و سەرجەم خانەوادی شەیدان بکەم مورە جێخۆیەتی هیوادارم ئەمە یەکەم بەرنامە و دو بەرنامەتان نەبێت لەسەرەوە دیارە خوێندنی کوردی بەڕاستی یعنی کێشەی لەمە لە بەرنامە و دوو بەرنامە زیاتر گەورەتر لە کەرکووکە بەڕاستی ینی کێشەیەکی بۆ دانیشتوانی کەرکووک بەڕاستی بەجددیە ینی کێشەیە نەک هەروە سعاتێک و بەرنامەکە بێتەوە ئەبێ یعنی هیوادارم ئەم بەرنامەی بێتەوە ینی ئێستا ئەو کێشانەی کە لای تۆ هەیەەوە قسەی لەسەر بکەی پەنجەی بخێتە سەر چییە؟ بڵێ هەنێ لەو کێشانە خۆتش ئاماژەت پێدا سەرەتای بەرنامەکە یەکەمەوەیە جێی داخە ئەم قسەیەشەکەم لەوەتی مێژووی سیانزە ساڵی خوێندنی کوردیەکە لە کەرکووکەسیکەین ینی نەمان بینیم بێگەیتەوەستی خەڵکی بەرەو پیری بڕات بە پێچەوانە و پاشەکشەی کردو خوێندنی کوردی لە کەرکووک. زۆر باش دووە ئافوکا کوونەرگیان دوم پرسیان یەکێ لەو هۆکارانم کە ملاک بەشناکە ڕاستە ینی لەوەیە کەم کوردی لە کەم ملاکە بەس زیادبوونی قوتابخانەکان یەکێک لەو کێشەیە ینی قوتابخانەی دەیوامانەیە ینی بینی 5 دقە نابێت دوو قوتابخانیتیە لەگەڵ دیەکەی تریا یانەوانەیە وای کردووە ملاک بەشنەکە هیواداری نەو کێشانە قوتابخانەکان زۆر باشە مایکەکە بگوازیتەوە دواتر دێتەوە لای تۆ. بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم دەستخۆتی شت لێگەم کاکە ڕەنگە خوێندنی کوردی ئەگەر بمانەوێت تێڕوانینێکی بۆ بکەین دەبینی خوێندنی کوردی لێوان لێوە لە کێشە ڕەنگە سەرەتاکە ئەگەڕێتەوە بۆچی سەرەتا خوێندنی کوردی بێپلان بوو ینی کۆمەڵی قوتابخانەکە ئەکرێتەوە ئەبێ بکرێتەوە ئەو قوتابخانەیە میلاکی پێویستە ئێمە سەرەتا کارەکە من بەڕای من بۆچوونێکی یاخود ڕایەکی سیاسی بوو لە پشت ئەم کارە تۆ 2000 خوێندنگای کوردیت هەیە بەرامبەر 1500 خوێندنگای عەربی بەو شێوەیە تو ئەڵێ من لە کەرکووکە زۆرینەم یاخود دراسی کوردی زۆرینەیە بەو شێوەیە شتەکان ئیشی پێکرا دواتر وردە قسم لەسەر بۆ بکەی ینی خوێندنی کوردی بگەڕێتەوە سەر حکوومەتی عێراق کێشەکان چارەسەرە بێ گرفتەکە لەوەی نییە ئایا بگەڕێتەوە سەر بەغدا یاخود لەسەر هەرێن بێ تا ئێستا ئەو لەو نێوانە معلق بووە نەوە تا بە تەواوەتی سەر بە هەرێن بێ ناوە تا بە تەواوەتی سەرەوە بەغا بۆ نمونە گرفتانەیە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان مامۆستای دامەزراندووە زۆر زیاتر لەوەی کە حکوومەتی عێراق دامەزراندووە لە ڕووی موچەوە مامۆستایان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاست ئێستا لەو ماوەی قێرانێکی دارایە بەڵام ساڵین ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ دواکەوتنەوەی ئەو موچانەی بە مامۆستایان داوە ڕاستە دوای ئەوەی کە ئەم قەیرانە ئابوووریە دروست بوو کێشەکە چی بۆ ئێستا مامۆسایان بە شێوەی گرێبەستدا ئەمەزرێن گرێبەست پشت بەچی ئەبەسن پشت بەوە بەسن ئەو کەسێکەوە داوای دامەزرانی دەکات داوای گرێبەست دەکات بە پێی ڕێژەی نمرەی ئەو کەسەیە ئەو کاتە مەسەلەن کۆمەڵی کەسدا ئەمەزرێن ئەو دامەزرانە نابێت هۆکاری ئەوی کە زۆر باشە مامۆستاگەن مایکە بگوازیتەوە مامۆستای قسە بکات بە کورتی ئەگەر بتوانن دەستان خۆش وەڵام من ئەمێ هەڵسمە پێ بۆ نەهامەتەکانی خوێندنی کوردی لەم شارەیە و بۆ ئەو خوێندکارە بێ ئومێدانی کە لەم شارەیە خوێندنەوەکەن 1,150,000 خوێندکار وازیێناوە لەم کەرکووکە کەس تا ئێستا بەیاننامەیەکشی دەرنەکردووە کە ئەمە بێ ئومێدیە 380 قوتابخانەت هەیە کە ڕووخا و چاک نەکراوەتەوە 8,000 مامۆسات هەیە کەمی میلاکت نییە بەڵام میلاکت هەیە بە جوانی دابەش نەکراوە دێگەی وەرە لەگەڵ من پێ دەڵێن مامۆسا هەیە 8 حسەی هەیە ئەبێ باوەسا 24 حسە بڵێتەوە ئەمە کارەساتەکانە ئێوە لێپرساون بەڵام بەرپرس بین ئەخر لێپرساون بەڵام بەرپرس بین ئەگە بەرپرس بیان لەم ئامارانە دەستان لە کارە کێشایەوە وێ من خۆشحاڵم ئەتان بینم کورسەکانیش بۆتان دەست خۆش سپاس دەکەم بە کورتی پێشەکی بە خێراتنیە و میوانە بە ڕێوەزاناکەم و دەستخۆشیت لەکەم بۆ ئەم بەرنامەیە پرسیارێکم لە مامۆستا پەروینە هەیە بە کورتی قەزەی دامەزراندن من تعجبم دێ لە هەر قوتابخانەیە 5 کاتبی تێیە و لە هەر قوتابخانەیەکشە 6 مامۆستا بە زیادەوە تێتی کێشەی میلاک چەناها گەنجێ لەم شارەیە تەخەڕوجی کردووە بێ دامەزراندنە هاوڕێی خۆم هەیە ئێستاوا لە بەردەمم ڕاوەستاوە لەو بەردەمە ڕاوەستاوە سێرمەکە ئیدارەی اقتصادی تەواو کردووە دانەمەزراوە 2 ساڵە تەواوی کردووە هیچێکی خۆم 4 ساڵە تەخەڕوجم کردووە تەنانەت بۆ کاتیبیەکەش مەمنونم کە بە کاتیبیدا مەزرێم وەکو کوڕەشەی دێکش کە خۆم بە شایانی ئەم شارە ئازام وەکو کوڕەشەی دێک باش کە نەکراوە بۆم بەڵانداوە کەم یعنی لە قوتابخانەیە 5 کاتیبی بۆ چییە زۆر باشە بە بەڵگەشەوە هەمە پەیامەکەت گەیشت پرسیارێک شمەیە لە مامۆستا حەسیب ئەگەر دواتر ئەگەر مەجاڵە بوو دینەوەلات ئەو مایکە مامۆستا دواتر بدێتەوە تۆ
تۆ ئەگەر قسەیەک تێبی کە دواتر بیتەوە بە خێراتنی جەنابتانەکەم دەستان خۆش بە هیواداری دوا بەرنامەتان نەبێت لەسەر ئەم بابەتە خەڵکی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بە زۆری ئەوەندەی ڕژێمی کۆن غەدری لێ کردووە ئەگەرەکە نزیکێتەوە ئەفوو ئەوەندە حکوومەتی کۆن حکوومەتی بەعس غەدری لەم ناوچانە کردو خەڵکی ئەم ناوچانە ئەوەندەش حکومڕانی کورد کە دوای پرۆسی 2023 غەدری لێ کردووە بە شێوەیەکەوە پلانەکە ببوورە پامەکە دەگەر بکرێ بە کورتی پرۆسی پەروەردە لە کەرکووک پرۆسەیەکی تا ئاستێک ئەتوانین بڵین فاشلە بە ئەم لە وڵاتە یعنی بە هەرێمشەوە کە ئێمە خۆمان بە خاوەنی کوردستانی گەورە ئازایی نەکار کەرکووک و زۆر باش خۆمان زیاکەینەوە پامەکەت گەیشت بدەیتەوە تەنیشتەوە شێوەیە قسە بکات دەست خۆش سپاس دەکەم پامەکەت گەیشت خۆشتان دەکەم بە خێراتنی مامۆستانەکەم من خۆم باسی خوێندنی پیشەیەکەم لە شاری کەرکووک خۆم دەرچووی 12 پیشەییم بەشی بازرگانی ئەم کتێبەکانی ئێمە سەر بە بەغدادە واتە ئەبێ کتێبەکان لە عەربی وەربگێڕدرێتە سەر کوردی خۆم و هاوڕێکانم ئەم ساڵ نزیکەی بای 100,000 کتێبمان کۆپی کردووە باشە هەرێمی کوردستان بۆچی هەوڵ نایەت بەشی بازرگانی و پیشەکان وەربگەڕێنێتەوە سەر خوێندنی کوردی ئێمە تاوانمانچێ ئەو من ئەم ساڵ تەواوم کرد کێشەم نییە ئەی هاپۆلەکانم ساڵانی ترچی بکەن هەموو ساڵە کتێب ئەگۆڕێ ئەم ساڵ 2 کتێب گۆڕە یەک ڕۆژێ پێش ئەوەی دابنیشین لە ماڵەوە بۆ ئەوەی کە بخوێنین کتێبەکەمان تەواو بوو ئەو قوتابیانی کە ئەمێنەوە دەرناچن هۆکارێکی قوتابیان هۆکاری ئامادەنەکردنی کتێب و پەڕاوی خوێندنگەیە زۆر باش دەستەکەنە خۆش مایکە بگواز دەدەوە بەڵام بە کورتی پەیامی خۆتان بگێنن پرسیار بە خێراتیمانە بەڕێزەکانەکەین لەسەر پرسیارەکانی وزاری ئایا ئەلێراکە یعنی چەنها مامۆسای بەڕێز زمانەیە ئەتوانن پرسیارەکان یعنی دەرک بەڵێ چەنەها مامۆسای بەڕێز زمانی ئەتوانن پرسیارەکان لێرە دەرکەن چەندێ حکوومەتی یعنی خوێندنی کوردی سەر پرۆگرامی کوردستانە بەڵام ئەلێرە یعنی مامۆستاکان ئەلێرەوە ڕۆن بۆ بەغا باشە ناتوانن ئەلێرە پرسیارەکان دەرکەن چەنەها جا لەوێگە غەدر لە تەلەباکرێ غەدر یعنی لە پۆلی شەشە دوا یعنی ئیتر تەواو یعنی لە دوای شەشەوەی تر شتێ بۆ خۆت داوینەکەی ئەلێوێ غەدر لێکن ئایا ئەمە تا غەدری کراوە لە تەلەبێت لە کاتی تەسڵحیکردنی وەرخەکان هەیە چەنەها جا لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە چەنەها جا یعنی لەوانەیە خۆتانش بینی بێتتان لەوانەیە خۆتانش بڵاوتان کردبێتەوە کە چۆن یعنی واژوویەکە چۆن یعنی چۆن تەسلیحێکە ئایا ئەمە ڕەوای قبوڵە کە بە یعنی بە کورد دەکرێ بەڵێ زۆر باشە قوتابێکی تر قسە بکە گەڕێمەوە لای میوانەکان بەڵام بە کورتی دەستخۆشی بەرنامەکەتان لێکم من وەکو خوێندکارێک ڕخنەیەکمەیە کەوا ئێمە لە ئیمتحانی سی وزاری بووین لەبەر ڕەشوە مامۆساکان ئەسیلەکان بە کوڕە مەسوولەکان فرۆشت بەڵام ئێمەش مناڵی فەقیرین نەمانتوانی پرسیارەکانمان دەستکەوێت لەبەرەوەش ماینەوە ئەوە ئەمەداینەوە دیادێ نەمێنێ زۆر باشە دەستخۆش سپاس دەکەم دەستخۆشە گەڕێمەوە لای میوانەکە مامۆستا لە جەنابتەوە دەست پێ یەکەم جارێکی دیکە قسە لەسەر کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی بکەین لە خورماتوو ئێستا لە خورماتوو بەدەر لەوەی کە کێشە و گرفتی کەمی میلا کەمی قوتابخانەکان بە جۆرێک لە جۆرەکان هەنێ قوتابخانەکانیش کراونەتە سەنگەر لەگەڵ چەکدارانی حەشدی شعبیدا ڕەوشی ئەمنی لەو ناوچەیە چۆنە بۆ قوتابیان ئێمە ئیستا مەسەن دوو قوتابخانەمان هەیە قەندیل و سۆلافمان هەیە لە حی عسکەریەوە بۆنی حەجی شعبیەوە دراسی کوردیە هەموویمان گوێزاوە بۆ کوێ بۆ بۆ جمهوری و بۆ حی جەمیلە هەیە ئێستا هیچ قوتابخانەیەکی کوردی لە نێو ناوچەکانی حەشدی شعبیدا نەماوە بەڵێ هیچی نەماوە ئێمە لێراکە کێشەکەمان ئەوەتانە ئیسا لەبەرەوە ئیسا ئێمە کوردستان مەکتەبی کوردستان 1000 قوتابیمان هاتیایە هەڵکەوت 900 قوتابیمان تایەتی گەرمیان 800 قوتابی تایەتە یعنی سەفی وامان هەیە 55 تەلەبەیتایە 65 تەلەبەیتایە بەڵام تو ئەگەر بێتە سەر قانون مامۆساپەرونیش لە ئەزانیا وەک مشتۆف ئەگەر تو گەرێتە سەفیە بکەیتەوە ئەڵێ چەند گێتە 15 تەلەبە گێتە 20 تەلەبە بۆت هەیە 20 تەلەبە سەفێکی بۆ بکەیتەوە بەڵام تو 65 تەلەبە لە سەفیەکە مامۆسا چۆن ئەتوانێت تی بگەینێ چۆن تێ بگەیە ئەگەر هەر تەلەبەیەکی یەک دقەیەکی سوالێ بکە ئەکا 6 دقە بەڵام تو دەرزەکەی تو 40 دقەیە بەڵێ کێشەیە ترمان هەیە ئێمە کێشەی نازەحمان هەیە کێشەی نازەحمان هەیە ئەو نازەحەی سلێمان بەگو ئێنگیجە و ئەمانە هەمووی هاتەتە ناوچەی منتەقە کوردیەکانمانەوە واتت نام منتەقە کوردیەکەمان پەنابەرانە قوتابخانە کوردیەکان بەکارهێنن قوتابخانەکانە دراسی عەرەبیان تای کردەوە کە دراسی عەرەبیان کردو بێتە 3 دەوە
باشە تو بێتە سێدەوام تو دەرسێکی چل دقیقە دەرسەکەمان بێ 30 دقیقە کە بێ 30 دقیقە تو ئەو مستەوای ئەو قوتابخانە مەسەن بۆ نمونە قوتابخانەی هەندرێن و قوتابخانەی هەندرێن و قوتابخانەتەمان هەیە مستەوایان لە هەشتابی نەوەدی بەڵام ئەمساڵ گەیە چل ئەمە کێشەکانمانە ئێمە کێشەی وامانەیە حتا ئیساکە تکریت مدیر قبول ناکە کە ئێمە بینە مدیر قوتابخانە ئەرێت و کوردستانی شملت ناکە حتا ئێستا مدیرمان نییە مدیرمان بێت لەسەر کوردستان و بێتە مدیر دوو مدیرمان هەیە حتا ئێستا دوو مدیرمان هەیە ئەویش لەبەر ضروریات زۆر چی زەرۆبی لەبەر ئەوە لە بەغدا کەسیان نەبی دای بنن لەسەر بەغا کەسیان نەبی زۆر منیان کرد کەسیان زۆر باشە مامۆستاگەن دەستەکان خۆش ئەگەر دەرفەتمە بۆ گەڕێمە وڵات قسەی زیاتر لەسەرەوە بابەتاکەن مامۆستا پەروین بەشێک لە ڕخنەکان ڕاستی جناب کراون ئەو کێشە و گرفتانی خوێندنی کوردی هەیە لە کەرکووک پێویستە چی بکرێت بۆ ئەوەی خوێندنی کوردی لەو کێشە و گرفتانی کەتی کەوتووە دەرباز بکرێت وڵا کێشەکان ئێستا بڵین هەرێم قەیرانێکی هەیە پێڵێن قەیران بەڵام لەوەتی خوێندنی کوردی دروست بۆ لەم شارە لە قەیرانایە قەیرانەکان جۆرا و جۆر بووە بە ئێمە خەتێکی ڕاستە و چاک خوێندنی کوردی لە کەرکووک لە قەیرانە لەدایک بووە کاک هونەر مەجالم پێ بیت بەڵێ لەبەروی خوێندنی کوردی نابێ بە قسەی چوار کەس خەتێکی ڕاست و چەپی بەسەرا بێنی خوێندنی کوردی لەم شارە کاتێک کە بریمەر حکمی ئەم شارەیە کرد هەر نەتەوەیە بۆی هەبوو چوار خوێندنگا دروستکە سەر بە زبانی خۆی بێ ئێمە لە چوار خوێندنگاوە ئێستا 550 خوێندنگامان هەیە ئەو ئامارانەی باسیەکان ڕەنگە سەرجەم کەرکووک بێ هەموو محافەزەکە بێ خەڵک تەرکەکە لە هەموو لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا خەڵک ساڵانە بە ڕێژەیەک تەرکی مەکتەبەکە بەرچاوە ئەمە ناکە وازهێنانی قوتابخانە لەسەرەوە بێوەڵا خوێندنی کوردی کێشەی هەیە کە خوێندنی کوردی کێشەی هەبێ بە تەنیا بەس خوێندنی کوردی نییە ئەم شارە هەموو نەتەوەیەکی تایە ئەو کێشانی کە لە خوێندنی عەرەبیە هەیە سەدقات و چواردەقات لە خوێندنی کوردیە بەڵام ئەوەی کە جێگەی مەترسیە کورد حەزەکەم پێت بڵێم من بە ئامار لامە لەبەرەوە یەکی سەرەتایی من وەریەگرم ساڵانە لە یەکی چوار ئیحسایی مەیدانیەکرێ ماڵ بە ماڵ کە مناڵ ناونووسەکرێ ئەم ساڵ 14,000 مناڵ خۆی نووسیوە بە دالتاپ بێت تێدەم هاتوۆتە خوێندنی کوردی ئەوە نییە خەڵک بەو چاوە نزمە ساڵانە زیاد دەکات ڕێژەکەی خودکەمە بەڵام ساڵان بە ساڵە زیاد دەکات حەزەکەم پێت بڵێ مناڵێم 4 خوێندنگاتە بۆ ئێستا 550 خوێندنگاتەیە یعنی کەم تەرخەمی لەوانی خوارەوە نییە کەم تەرخەمی لەوانی سەرەوە بەو بە وازەحتر پێتەڵێم 2006 هەردوو حیزبە سەرەکیەکە لەم شارە منافەسەی یەکیانە کرد بۆ دامەزراندن تورکمان دامەزرا عەرەب دامەزرا مەسیحی دامەزرا بەس مویمەوە بوو بەنگی حیزبی فلان لە حیزبی فلان زیاتر بێت ئەمە وای کرد کە خەڵک لە دووس خووربان توش لە کەرکووکی شەیە تورکمان و عەرەب دامەزراوە حەزەکەم باش بزانی و دەرسیش ناڵێتەوە ئەو مامۆستا بە ڕێزا بەڵێ لەبەرەوەی زبانی ئەو عەرەبیە یعنی چی پێڵێتەوە بچم مناڵێکی کورد بدەمە دەسەوە کوردیەکەشی تێکەدا ئەو بە ڕێزە سوالێکی کرد 8,000 مامۆستا ئەو مامۆستانی کە ئێستا هەمانە تەختیەی ناکات نەخێر لەبەرەوەی ئەگە تەختیەی بکرای بە عەقد خەڵکمان ناهێنا ئێمە بنیای کەرکووک وایە شوێنە جوگرافیەکان با بە علمی تر قسە بکەین شوێنە جوگرافیەکان وایە شوێنمانەیە وەکو پەنجعەلی ئێستا چێ لەمانە دێل لەگەڵم ئەچینە هەر مەکتەبە لە مەکتەبەکانی قوتابخانەکان هەندێک مامۆستا هەیە 4 حسەیە هەندێکی من باسی بیئەکەت بۆ بکەم بیئەی کەرکووک چۆنە پەنجعەلی هەر مەکتەبێک لە مەکتەبەکانی پەنجعەلی 13 قوتابخانەمان هەیە یەکی لە 24 و 25 حسە کەمتری نییە ئەو بە ڕێزە سبەی لەگەڵ خۆمەی بەم پیشانیەدەم بەڵام لە قوتابخانەیە لە حەیواستی کە کوردی کەمتیایە لە 1,000 کە بەس فی سەبیلی ئەوەی ناوی کوردیش بمێنێتەوە لەو مەنتیقانە کە عەرەبنیشینن باشە تۆ لە سەرەتا بەرنامەکە کە کێشە و گرفتی خوێندنی کوردی کێشە و گرفتەکانی زۆرن بەڵام ئێستا بە شێوازی قساکەی کە کێشە و گرفتەکان بەو شێوەیە نین هەیەی حەزەکەم بزانی هەرێمی کوردستانی ژەیەتی کە بەس خۆی هەرێمەکە سەربەخۆ حاکمێ حکومیەکە و ئەشتوانی هەموو شتێ بەدەستی خۆیانە بەڵام لە کەرکووکایە 100 حاکمی هەیە هەر محاسسەیە هەر حیزبە و هەر قەومیەتێک بەلای خۆیەوەی بە ئافرین بۆ خەڵکی کەرکووک ئافرین بۆ خوێندنی کوردی کە توانی تا ئێستا نەتوێتەوە زۆر باش مامۆستاگەن دەستخۆش مامۆستا دێمە لای جەناب ئەوەی کە مامۆستایان
جێگە ڕخن بە بنیان و تاوەکو پرسیارکەم لە بەڕێستانەوەیە کە تا ئێستا مامۆستایان باجیان بۆ نەکراوە بۆ نمونە لە حکوومەتی هەرێمی کوردستان مامۆستایان باجی مامۆستاییان هەیە بەڵام لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری مامۆستان نەباجی حکوومەتی هەرێمی کوردستانەیە نە حکوومەتی عراقیشە و باجاکە ئێوەکو وەکێتی مامۆستایان چیتان کردو بە دواداچوون بۆ بابەتە بکەن ببوورە باج مەبەستت چیە مەبەست ناسنامەیە چۆن ناسنامەی ئەندامێتی لە یەکێتی مامۆستایان این یەکێتی مامۆستایان هەر باجی مامۆستایی کە باجی مامۆستایی لە خوێندنی کوردی بۆ هیچ کەسێکی نەکردووە تەنها ناسنامەی یەکێتی مامۆستایان بڵێ ئەو مامۆستایی ئەندامە ناسنامەی هەیە و لە خوێندنی عەرەبیش وایە هەویەیەکیانەیە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقا جگەلەوە بەڕێوەبەرەکان باجێکیانەیە کاتی سەردانیکردنیان بۆ پەروەردە ئەبێ ئەو باجیان لە مل بێ بۆی بچنە ژوورەوە ئەوەش پەروەردە خۆی ئەیکا کەسی تر بۆی نییە ئەو باجیان بۆ دروستکە بەڵێ ئێستا مامۆستا پەروین پرسیارەکەم بیر کەوتەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە بۆم نێردرا و پێشەوە بێمە بەرنامەکە یەکێک پرسیارەوەی کردبوو کە هەندێک خەڵکەیە لە کەرکووک بە تایبەتی کاکەیەکان زۆربیان لە دەوروبەری کەرکووکن قسەی لەسەرەوە کرد کە ئەو کاکەیە هەندێک لە کاکەیەکان مسلمان بەڵام بەشێکی دیکەیان پیان وایە کاکەی دینێکی سەر بەخۆیە لەگەڵەوەی ئەوان فەرز کراوە لە سەریان کە وانەی ئاینی بخوێننەوە کە ئەو پێوا بوو وەکو چۆن لە هەرێمی کوردستان بەسیحەکانەوە بۆیان هەیە نەیخوێنن لە کەرکووک شتێکی لەو شێوەتان کردو بۆ کاکەیەکان هیچ فەرقێکی ئەومان نەکردووە لەگەڵیان هەروکو خۆمان تەسەڕوفیان لەگەڵەکەین ئەوەی کە تۆ ئێستا باسیەکەی ئێمە سیستەمی ئاینی ئیسلام پەیڕەوە لە هەموو قۆناغەکان و بە بەردەوامی ئەوەی کە لە عێراقا هەیە تا ئەم لەحزەیە و کە ئێمەش کەرکووکی سەر بە عێراقا خۆزگە ئەخوازین سەر بە هەرێم بێت بەڵام تا ئێستاکە هەر دیانەتی مەسیحی ئیمتیحانی خۆیانێ تاقیکردنی خۆیان ئەنجامەدەن بۆ براکاکەیەکان نەکراوە ئەگە بکرێ لەلایەن وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانەوە بە فەرمی کتابێکی ڕسمیمان بۆ ڕەوانە بکەن بۆ بەشی خوێندنی کوردی هەر ئیجراتێکی لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێ ئێمەش بەسەر چاو براکاکەیەکانمان ڕێز مامۆستا سەرچڵ مامۆستا ئێستا لەو دۆخەی لە خوڕماتووە هەیە ئەو گرجی و ئالۆزەیە کە لە نێوان کورد و حەشدی شعبیدا ڕوویدا ماوەیەکی زۆر خوێندنی دواخست لەوێ ئێستا چیتان کردووە بۆ ئەوەی ئەو ماوەیە کە خوێندن دواخرا تعویزی بکەنەوە والله ئێمە کە ئەو داخرا ئیسا ئەو خوێندا ئێمە ئەو قوتابخانەمانەوە ناو حەشد شعبیە هەموومان گوێزاوەتەوە بۆ منتقە کوردیەکانە دامانەوە لە منتقە کوردەکان خۆتان شەزانن ئیسەکە ئێمە دووس ئەوە ئیمتحانەکانمانە تەجیل بووە وەکی دۆزی خوڕماتوو وەکو ئامرلی وەکو تازە خوڕماتوو وەکو زمار ئەمانە تاجیل بووە بۆ 12 حوت بۆ ئیمتحان تاجیل بکات طبعا ئەمە زەرێکی زۆری شەیە بۆ تەلەبە لەبەر ئەوە تەلەبە خوێنایەتی کە ئیسا تاجیل کات تەلەبە ئەو تااقەتەیە نەماوە ئەو زەوقەیە نەماوە کە ئیسا بێتەوە بۆ ئیمتحان کردن بەڵام من لە یەکێک لە گەڕەکانی خوڕماتوو بە تایبەتیش لە گەڕەکی کۆماری بینیم یەکێک لە قوتابخانەکان کراوە بە سەربازگە ئێمە نەکراوە نییە بەس ئێبن خەلدون بێ بەس ئێبن خەلدون بێ ئەوە پێ دیانشتن ئێستا یەکێک لە قوتابخانەکانە تازە دروستکراوە لە گەڕێکی کۆماری خۆم چوومەتەوێ هێزی حەشدی شعبی و پێشمەرگە و هێزە هاو بەشەی تێ تا چەند داواتان کردو مەسەڵەن هەموو ئەو ناوچانە دەوروبەری قوتابخانەکان بۆ ئەوەی ڕۆژێکی ئارام بۆ قوتابیان دروست بکرێت هێزەکانی لێ دوور بخرێتەوە ئێمە تەنیا یەک قوتابخانەیەکی ئەوش ئەدریسیە کە بین ئێمە و بینی حەشد شعبیە دانراوە بەڵام ئیساکەش قاعی مرکزی ئیمتحانی تیا دانراوە ئیمتحانی تیاکریا قوتابیان لەوێ هیچ ترس و دڵە ڕاو چۆن ترسیانە ئێمە قوتابیمان هەیە کە ئیمتحانی خارجیەدا کە کوردیە ناویان نەکرد دەکرد لە حی عسکەری دەرکردا تەلەبەکە بڵێ من ناڕۆم بۆ وەراگە بۆ ئیمتحان کردن ئێمەش داوامان کردە لە مشرفەکان بۆ ئەوەی ئەوانش بگۆزنەوە بۆ ناو جمهوریان بۆ حی جەمیلە بیان گۆڕنەوە ئەلە وراگە ئیمتحان بکەن بەڵام ئەو قوتابخانەیە وا تو باسیەکەی قوتابخانێکی ئەدریسیە بین ئێمە و بینی حەشد شعبی ئێستا بەڕێزت دوچارەسەرت پێ چۆنە پێت وایە دوچارەسەر چیە بێت چی بکرێت بۆ بەرەو پێشوونی خوێندنی کوردی لە خوڕماتوو کە تۆش لە سەرەتای بەرنامەکۆ جەخت لەسراوەکەیتەوە کە خوێندنی کوردی لە پاشەکشەیە لەوێ ئێمە ناڵێن خوێندنی کوردی لە پاشەکشەیەتانە بەڵام ئێمە ئێمە خاص باسی دووز دەکەین دووز لەبەر ئەوە ئەمن و استقرارەتی تیانە ئەمن استقرارەتی خەڵکیش مامۆستا لەبەرەوە کە زۆرەی مامۆستای کە بارەکە ئێمە پێمان وایە پێمان باشە دراسی کوردی بگەرێتە سەر هەرێم باشترە نە لەسەر بەغا بمێنێتەوە زۆر باشە مامۆستاگەن دواوتت
وڵا دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان وڵام منەڵێم لە هەموو وڵاتی کێشە هەیە هیچ خوێندنیە بە ئاسوودەی و بە ئاسانی نایەتەکەەوە بە تایبەتی بە کورتی بە تایبەتی لە کەرکووکیش ئەم هەموونەتەوە و ئەم هەموو حیزبە و ئەم هەموو هۆسەیە بۆ ئیشەڵا وێ دەکەم بەرپرسان لە ڕێگەی بەرنامەکەتانەوە ئاوری جددی بدەن لە زۆر باشە یوادانی وەزارەتی پەروەردە بەدادەچون بۆ کێشە و گرفتانە بکەم مامۆستاگەن تۆ دواوتە بەڵام بە کورتی بەڵێ منیش ئەڵێم خوێندنی کوردی لە شاری کەرکووک ئومێد بەخشە ئەوەتان ێسەر ڕای ئەو هەموو قەیران و کێشە و گرفتانە یەکەمی سەر عێراقمان هێناوە توانیومانە دەرەنجامی زۆر باش بێنین نمرەی زۆر باشمان بەدەستێناوە ئەوە مای خۆشحاڵیە کەواتە خوێندنی کوردی ئینشاءڵڵا ئەگەر زۆر باشە مامۆستاگەن باشترە بێت سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسیبە عەبدوڵڵا سەرۆکی لقی کەرکوویەکێتی مامۆستانی کوردستان و بەڕێز مامۆستا پەروین فاتح بەڕێوەبەری یاکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی لە کەرکووک و مامۆستا سەرچڵ جێگری بەڕێوەبەری قوتابخانەی ئیبن خەلدون لە خورماتوو و ئەو میوانە بەڕێزانش کە لەگەڵمان نەبوون پێکەوە قسە و باسمان لەسەر کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی کرد لەم ناوچانە و سپاسی ستافی بەرنامەکەم و پرۆدیوسەری بەرنامەکەم سۆران کامەران تا کاتێکی دیکە هەر شاد بن.